کە باسی ئەمریکا دەکەی ناتوانی باسی کۆچبەر نەکەیت چکە وڵاتەکە خۆی ئەم کۆچبەر دروستی کردووە شەڕی نێوانە و کۆچبەرانە بۆ کاتی خۆی کە گەیاندوتەوەی کە باوکانی دامەزرێنەری ئەمریکا دەستورێک بنووسن بۆی ئەو هەموو کۆچبەرەی هاتوون لەسەر ئەم خاکە لەسەر سەروەتەکەی لەسەر دەستڕۆیشتوویەکەی بگەنە ئەنجامێکی هاوبەش ئەم وڵاتە کە وەکو باسمان کرد لەسەر بنەمای کۆچبەری دامەزراوە بۆ منی کە لە ئەوروپاوە هاتووم شتێکی زۆر سەیری لێیە کەسێک دەبینم سپی پێستە لەسەر جادە قسەی لەگەڵ دەکەی پێدەکەنێ لەگەڵت هەز دەکا وەکو تۆیە جیاوازی ڕەنگی دەموچاوت کاریگەری نیە لە ئەوروپا بە پێچوانەیە لە ئەوروپا ئەوەی کە قسەت لەگەڵ دەکات تەنانەت ئەگەر پێش بکەنێ لەگەڵت هەز دەکا کە ئەو لە سەروی توێ هەز دەکا ئەو خاوەنی خاکەکەیە تۆ میوانی لەسەر خاکەکەی لێرە ئەمە نابینی بەڵام لە هەڵبژاردننی ئەم جارەدا هەردوو لە ترەمپیش و هارسیش باسی چارەسەرکردنی کێشەی کۆچبەران دەکەن ترەمپ ئەوەندە واوە ڕۆیشتووە ڕێباس کە دەڵێ دەمانەوێت 11 ملیۆن کەس دیپۆرت بکەینەوە بەڕاستی بۆ من تێگەشتن لەوەتە کەمێک زەحمەتە ئەوروپیەک وا بڵێ لی تێدەگەم بەڵام لە ئەمریکای وڵاتی کۆچبەران کە کۆچبەر دروستی کردووە تێناگەم بۆچی لێرە گەیشتۆتەوە ڕێباس وەک ئەوەی کە تۆ باست کرد ڕێک وایە ئەمریکا وڵاتی کۆچبەرانە بە ئینگلیزیش خۆیان ئەڵێن it's an immigrant country هەر لە سەرەتاوە بەو شێوەیە دروست بووە لە سەرەتادا بەس پیپێست و ڕەشپێست هەبوون بەڵام لە سەدەی 20دا وردەوردا خەڵکی هیسپانیک و لاتینۆ و اینجا ئەوەی پێیان ئەڵێن ئاسیاوی ئەمریکیەکان و ئەوانەش وردەوردە کە هاتوون بۆ ئەم وڵاتە کۆمیونیتی گەورە گەوریان دروست کردو چۆنەڵێ ڕەنگی جیاواز و ڕەگەزی جیاواز زیاتر بووە ئەوەی کە ئێستا هەیە ئەو دیبیتە زۆرەی کە هەیە لەسەر مەسەلەی کۆچبەری زۆر کەس پێیان وایە گەڕێتەوە بۆ ساڵی 2014 لە 2014 لە سەردەمی ئیدارەی ئۆبامایە نزیکەی 60,000 منداڵ یاخود ئەوانەی کە تەمەنیان لە 18 ساڵ کەمترە هاتن ڕۆیان کردە سنوورەکانی ئەمریکا لە سنووری باشووری ئەمریکا لە ڕێگەی مەکسیکەوە و قەیرانێکی زۆر گەورەی دروست کرد بۆ ئیدارەیە و کاتەی ئۆباما بەپێی یاساش ئەو منداڵانەی کە دێنە سنووری ئەمریکا بە شێوەیەکی نایاسایی ئەگەر کەسیان لەگەڵدا نەبێ جیان دەکەنەوە ئەیان خەنە شوێنێکەوە وەکو چۆنەڵێ گرتوخانە نییە بەڵام ینی لەوێ ئەو 60,000 قەیرانێکی زۆر بوو گەورە بوو میدیا ئەو کاتە زۆر ڕووماڵێکی چڕی ئەویان کرد قەزەیەکی زۆر گەورەی دروست کرد و ڕخنەیەکی زۆریش ڕوبەڕووی ئیدارەی ئۆباما کرایەوە کە چۆن ئەم منداڵانە دێنن بەم شێوەیە جیانەکەنەوە لەو کاتەوە ئیتر فۆکەسەکە زۆر زیاد بووە لەسەر سنووری باشووری ئەمریکا دواتر لە 2016 بینیمان کە ترەمپ هات و لە ماوەی ئەو 2 ساڵەیە مەسەلەی کۆچبەری زۆر زیاد بوو خەڵکێکی زۆرتر ڕویان لە سنوورەکانی باشووری ئەمریکا کرد ترەمپیش سەرەتای دەستپێکردنی کامپینەکەی بەناوبانگە کە دەڵێ لە سەر قادرمە ئاڵتونیەکەی ترەمپ تاوەر لە نیویۆرک کە دێتە خوارەوە و سپیچی ڕاگەاند یاخۆتاری ڕاگەاندنی کامپینەکەی دەست پێ دەکات یەکێک لەو قسانەی کە دەست پێکرد یاخود گرنگترین ئەو بەشەی قسەکەی ئەوە بوو کە ئەو کۆچبەری قەدەغە دەکات و کۆچبەری نایاسایی قەدەغە دەکات و کۆچبەرەکان ئەوانەش دیپۆرتیان دەکاتەوە چونکە ئەو کۆچبەرانە هەمویان کەسی تاوانبارن تەنانەت کەسی کە ڕێیپستن ئیشی خراپەکاری زۆر دەکەن ئەوانە هەمووی ڕوبەڕووی دیپۆرتکردنەوەیان دەکاتەوە ئەمە ئەو وتارەی دۆناڵد ترەمپ پێشوازێکی زۆری لێکران لە ناکاو بەشێکی زۆری ئەمریکیەکان بە تایبەتی سپی پێستەکان زۆر بە گەرمی پێشوازیان لەو وتارەی دۆناڵد ترەمپ کرد بە شێوەیەکی زۆر چاوەڕوان نەکراوە بە کوردی دەڵێن هیبن بەڕێ هاتە سەر بەڕێ خەڵک بەو شێوەیە قسەی لەسەر کۆچبەری نەکردو بەو شێوە زەقا توندە لەسەر کۆچبەری کەس قسەی نەکرد بوو ئەو بوێرەی نەبوو بوو کە وەکو دۆناڵد ترەمپ کە دەستی پێ کرد ئیتر لەوێەوە بەسەلەکە زۆر گەورەتر بوو خۆڵتر بوو و گەیشتە بەم دۆخێک دەزانین یەکشت زۆر گرنگەوەی ڕێبازیش باسی کرد ترەمپ بەزمەکەی جوڵاند بەڵام ترەمپ خۆی باگراوندی کۆچبەری هەیە ئەڵمانی ئوسکۆتلندی ژنەکەشی ژنەکەش سلۆڤینی وەنیە
هەنێک ریپۆرتە بوو نامە تاو تاکید نیم لە دروستی و ڕاستی ڕیپۆرتەکان کە گوایە مێڵانیا سەرەتا کە لێرە بووە کۆچبەرێکی نایاسایی بووە چونکە ئێستا کە ئەمریکیەکان لێرە باز لەوەکەن دژی ئەوە نین کرد کۆچبەر نێتە وڵاتە تەنانەت ترەمپ خۆشی ئەڵێ من لەگەڵەوەیان کۆچبەر بە یاسایی بێتە وڵاتە بەڵام ئەڵێ دژی ئەو کۆچبەرە نایاساییان بەتایبەتی ئەو لاتینۆیانەی ئەمریکانەی کە دێت ئەو ناوێنێ بێسنووری ئۆپن بۆردەر یعنی سنوورێکی کراوە ئەڵە نابێ وڵاتەکەمان بێ سنوور بێت کە خەڵ بارەزی خۆی بێت و بڕات ئەڵێ وڵات ئەو کاتە کۆتایی بە وڵاتێک کە سنوور نیە بەس هێمە شتێکی ئەوەی کە باست کرد جیاوازینەوەن ئەوروپا ئەمریکا بەڕاستی زۆر مەسلەیەکی سەرنجڕاکێشە پێم وایە بۆ بینەرانی خۆمان بەتایبەتی لە کوردستان ئەسا و کوردانی خۆمان کە لە ئەوروپا ژین لەوانەیە وەکو تۆ چۆن هەستی پێکە هەستی پێەکەن و کوردانی ئەمریکاش لە ئەمە کاتەکە گوێمان لێکن هەستی پێەکەن ئەوە زۆر هەست پێەکە من ئێستا کوردی ئەمریکی بینم لێرە هەمویان بە شانازیەوە ئاڵێن ئێمە ئەمریکین تەنانەت کورد نییە مەسەلەی عەرەبە چوومەتە دیێربۆرن عەرەبەکان ئێوێ لە ڕیادی سەربەخۆی ئەمریکایە ئاچن ئاڵای ئەمریکا بەرزەکەنەوە فایروەرکەکەن هەموو شتاناکەن تانکسگیڤین سەلەبرەیتەکەن اینجا ئەمە بەلام و سەرنجڕاکێش بوو کاتی خۆی 2013 بوو ئیشێکم لەسەر کرد بۆ ڕوودا و لەگەڵ کەسێکا قسەم کرد ناوی ساسکیا ساسنە سۆسیۆلۆجستێکە لێم پرسی باشە بۆ یعنی ئەم شێوازە هەیە چۆنەوە کەسێک کێتە ئەم وڵاتە کۆچبەرێک دوای ئەوە بێ بە هاوڵاتی بە شانازیواڵێ من ئەمریکیم بەڵام ئەمە لە ئەوروپا بەو شێوەیە نیە ئەویش وتی من ئەی بەسمەوە بە سیستەمی ئابووریە وڵاتەکە سیستەمێکی سەرمایەداریە وتی لە ئەوروپا کە تۆ ئەچیتەوێت دەوڵەت بەخێوتەکە کە مادام دەوڵەت بەخێوتەکە ئەگەر سەرکەوتوش بی شانازی زۆر بە خۆتەوە ناکەیت یعنی گوتی ئەمە یەکێک لەوە کارەکان بێکمان وتی بەڵام کە دێتە لەناو ئەمریکا تۆ ئەگەر ئیش نەکەی ئەکەویتە سەر جادا ئەبێ خومانوبی ئیش بکەی بۆی سەرکەوتوبی بۆیە ئەمە وەکو هۆکارێکی دانا وەکاری ترشی باس کرد بێکمان ئەو هۆکارە لە مێشتمان ما بۆ کە چۆن سیستەمی ئابووری ئەگرێ لە ڕاستیە کاریگەریەوە قوڵی لەسەر هەستی نەتەوایەتی تۆ هەبێ چکە کە تۆ خۆت دروستەکەی دو خۆت لێرە شانازێکی زیاتر بەو خاکەوەکە ئەڵێ من لێرە دروست بۆ کە باسی کارکردنیش دەکەی دەرفەتی کار هەیە بە جۆرەها شێوە هەر هیچ نەکەی لێرە توانی ئوبەر بکەی وانە ئێمە لەگەڵ ڕێباس چوبووین بۆ لای کۆمەڵک ینی شوێنێک بوو کارسازی کوردی لێبوون کابراەک لەوێ ئیشی دەکرد دەیگوت کاکە هاتوونەتە ئێرە باسی ناخۆشی کوردستان دەبێ بکەن چونکە من ڕۆژانە 300 دلار پیدا دەکەم ڕۆژانە 300 دلار پارێکی زۆر زۆرە کارێکی زۆر ئەوەشی نەبوو بڵێ پۆستێکی باڵای هەبێ مەسەلەن ئیشێکی لە سەناعیشی دەکڕێکوە لە سەناعیشی دەکرد ڕۆژی 300 دلار ئەمە بە ڕێگای یاسایەگە بۆی بێ و تێدا پێشکەوی شتێکی باشە دیار هەر باسی کارەکەین باسی کاری یاسایی و نایاساییەکەین لەم هەڵبژاردنە ڕوخسارێکە زۆر دیارە و پاڵپشتی کارێکی سەرسەختی دۆناڵد ترامپە و کەسێکە خۆشی دژی کۆچبەرانە ئیلۆن مەسک ئێمە ئیلۆن مەسکە ناسین کە پارێکی زۆری خەرج کردووە بۆ چێ بۆ دۆناڵد ترامپ وەزیکەی 120 میلیۆن دلار تا ئێستا لەو پارە زۆرە و ڕۆژانە لە کەمپینەکانیشی بەشدار و هەنی خەڵکت ئێستا کۆمەڵێک راپۆرت بڵاو بوونەتەوە ئەڵێن ئەگەر بێت و ترامپ ببێتە سەرۆکی ئەمریکا و ئەو سیاسەتی ئێستا بۆ کۆچبەرانی هەیە و ئەوەی پێشتر کردوێتی لە 2016 ویست کەسێک کە توش کێشە بێت چێە ئیلۆن مەسکە چونکە ئێستا دەرکەوتووە کە ئیلۆن مەسک ساڵی 90ەکان کە لێرە لە کالیفۆرنیا خوێنکار وە کارسازیەکی هەبووە بە نایاسایی کاری کردووە ویزەی کاری نەبووە ترامپ خۆی کۆچبەرە خۆی کۆچبەرە ئەفریقای باشوورە لەوێ لەدایک بووە کەنەدیا لەوێ لەدایک بووە دایکی کەنەدیە اینجا دوایاتۆتە کەنەدا ینی یەکێکە لەو کەسانەی کە ڕەنگە تووشی کێشە ببێتەوە اینجا ئێستا ئیلۆن مەسک چی کردەوە وەڵامی ئەمەی داوەتەوە ئاڵێ کاکەجا من کە پێشتر ئەمە دیموکراتەکان دژی من و ماڵم کاو لەبێت ئەگەر کەمەلا هاریس ببێتە سەرۆکی ئەمریکا ئەوە ئەو قسەیە ئێستا چوونە بە دوای کونێ من کەوتون راپۆرتەکانی هێناوەتە دەرەوە ئەنەوێت قەزیەکی گەورەم لەسەر دروست کرد بۆی ئەمان دەنگ بدەن بە دۆناڵد ترامپ بۆی ئەو کێشانە سەر هەڵ نەدەنەوە ئەمە لەسەر قەزیەی کارکردن بەسەرن کەسێک کە دێت ئێرە بە ستیدن ڤیزا بە ڤیزەی خوێندن هاتووە توانیت دەرفەتی ئیش بکات لێرە کە کۆچبەر دێت یەک شت هەیە تۆ لە وڵاتە خۆتی تێدا ئابینیەوە ینی تۆ چتە شوێنێک کە خۆتی تێدابینیەوە هەست نەکرد غەریبەی ینی مەسەرەن دەرفەت هەیە توانی خەون ببینی بە هەموو شتێک کە ئەو کاتە تۆ هەستەکە ئەمە وڵاتی خۆتە کە هەست بە غەریبەی نەکرد کۆچبەرێک کە دێتە ئێرە
ئەتوانێت خەون بۆ بینێت ببێت بە هەر شتێک کە بیەوێت و ئەمە تەنیا خەون بینینیش نییە لاند ئۆف درێمز بەجددی پێڵەن خاکی هەلەکە هەل خاچی خەون و هەلەکان خەڵکانێکە بۆ بۆن منێمە باسی لۆن مەسکمان کرد کابلار تەمەنی 25 ساڵی هاتوۆتە ئەمریکا خەڵکی ئەمریکانی جنسی ئەمریکی نەبووە بە پرۆسێکی ویزا ڕۆشتۆ ئێستا دەوڵەمەندترین کەسی جیهانە و کەسێکە لەوانەیە کاریگەری زۆری هەبێت لە سەردانانی سەرۆکی ئەمریکا دیار حەز ناکەم قسە پێ بڕۆم بەس یەک شت ئەوە مهمە لێرەیە بێڵێم ئەوەی کە کۆچبەران لێرە چەند سەرکەوتون بێگومان کۆچبەری زۆر زۆرمانێ سەرکەوتن ئەنشتای نەبوون کۆچبەرە ستیڤ جۆبزەکە لە ڕووی بیۆلۆژی و سووریە بەڵام ئێستاش داتایەکەم خوێندەوە کە بە پێش ئێستا لە ئینتەرنێت لەسەر چاوێکی بڕاپێکرا کەسێکی بەنەبانک تویتی کردبوو داتاکەڵە چی ئەڵێ 145 ئەو زانایانەی کە لە ئەمریکان و ئەوانەی بۆ نمونە کە پێشدی و ئۆشتانیان هەیە 145 زانایانی ئەمریکا لە دەروی ئەمریکا لە دایک بوون یاخود پاسپۆرتی دەوڵەتێکی تریان هەیە ئەمە دەرێخا کە تۆ کۆچبەر لەم وڵاتە دەربێنی کۆتایی دیام وڵات حەمدی لوکایەکی باکووری کوردستانە و لێرە کە ملیاردەرەکانی ئەمریکا نامۆ باسی کرد بۆ گرین کارت وەردەگریوانە کە دەی لێرە بژی کە وەرگرتانی بەختەوەری کە بریگرین کارتەکە وەردەگری ئێستا ئەوروپی لاسای دەکەنەوە من هەندێک برادرم ینی بۆیان باس کردوم دەڵێن لە ئێران کە بۆ نمونە لە زانکۆ چاکەکانیان شکاوانی زانکۆی باشیانان ڕاستی دەڵێ کە یەکێک یەکەم دەبێت زۆر زیرەکە لە پڕنامەیەکی بۆ دەچێت لە ئەمریکا بۆی دەچێت دەڵە بیستمانە تاوت کردو خوێندنەوەنت ئەگەرەوە گرین کارتی ئەمریکی ئامادەیە وڵاتێک کە کۆچبەری عاقڵ دێنێ ڕای دەکێش لەسەر بۆ ئێرە پێش بخات لەسەر گرین کار طبعاً پرۆسی هاتن بۆ ئەمریکا پرۆسێکی ئاڵۆزە و چەندین جۆری هەیە ینی هەر خەڵکێک کە بەنایاسایی دێت تا ئەوانیت کە بە خوێندن دێن ئەوانەی کاتوان هەر کەسێک PhD هەبێت دکتۆرای هەبێت بە تایبەتی لە بوارە زانستیەکان بێ ئەوەی بێت بۆ ئەمریکا توانێت لە وڵاتی خۆی تەقدیمی گرین کار بکات بە گرین کار بێتە ئێرە کەسانێک ئێمە ماوەیەک بەرێستا چووین لە هارڤەرد هەفەیبینیشی بچووکمان بۆ ڕوودا و کرد لەگەڵ کوڕێکی کورد کە کار لەسەر دۆزینەوەی چارەسەری شێرپەنجەی مێشی منداڵەکات لە سوێد گەورە بووە هێناویانە ئەمریکا لە چەند ڕۆژێکی زۆر کەمە گرین کارتیان پێداوە ئیشیان پێداوە هەموو شتێکیان پێداوە ئەمەیە چی بڵێم ڕاستە لێرە ئێستا گوتاری دژە کۆچبەری هەیە بەڵام ئەمریکا وڵاتێکە دژی کۆچبەر نییە کۆچبەری نوێ خۆیانزان ئابوووریەکە پشت بە کۆچبەرە بەسێ و تەسیریشی زۆری و ئێستاش بۆچونیشی زۆر هەیە لەسەرەوەی کاگەر بێت و ئەوەی ترەم باسیە کات ڕەنگە زیانێکی زۆر باشە با باسی ئەوەی ترەم بکەین ترەم دەڵێ کاکە ئەو کاتێک کە من سەرۆک بووم دیوارێکی زۆر جوانم دروست کرد دەڵێ گەیتی نازدار ینی ئەوە قسەی خۆیەتی بیوتیفول گەیت دەواازەی سنووری زۆر نازدار دادنین با خەڵک لەم دەواازە سنووریانەوە دەبێت مەکسیەکانیش پارەی دیوارەکە بن ئەوان دەبێت پارەی دیوارەکە ڕاستە ئێستا باسی ناکات زۆرەوە 11 ملیۆن کەس دیپۆرت بکاتەوە ڕێباز ئەمە چەند ڕێی تێدەچێت دەکرێمە ئەوەی ترامپەیڵێ زۆر کەسی کۆماریەکانیش خۆیان ئەڵێن کە ئەمە قسەیەکە و پرۆپاگەندەشەی هەڵبژاردنە چونکە لە ڕاستی ملیارها دلاری تێدەچێت ئەوەی کە خەمڵێنراوە بۆ دیپۆرتکردنەوەی 11 ملیۆن کۆچبەر نزیکەی 100 میلیارد دلاری پێویستە لە ماوەی 10 ساڵە ئەمە ئیشێکی یەکجار زەحمەتە ئێستا باس لەوەکرێ ئایا ئەم خۆشیان کامپینی دۆناڵد ترامپ زۆر ڕوبەڕێی ئەم پرسیارە کراوەتەوە لەکوێ ئەم پارەی بۆ دێنی 100 میلیارد دلار پارەیەکی زۆر زەحمەتە چ کۆنگرێسێک دێت چەند ئەندامی کۆنگرێت چەند ئەندامی ئەنجمەنی پیران پێویستە بۆ یەکێ یاسایەکی وە تێپەڕێنێ کە 100 میلیارد دلار دابین بکات بۆ کێشەیەکی وا مشتومڕ هەڵگرت ئەمە ئیشێکی یەکجار زەحمەتە کۆماریەکان خۆشیان پێیان زەحمەتە بۆ زۆریش پێیان وایە کە ئەمە تەنیا بانگەشەی هەڵبژارنە بەڵام ترامپ بەکاری هێنێت چونکە جاری ڕابردوو مەسەلەی کۆچبەری بۆ قسەکردنی تونگ لەسەر کۆچبەری پێی وایە کە زۆر سوودی هەبووە بۆی ئەم جارەش زۆر هجوومەکاتە سەر کۆچبەرەکان مەسلەی پێشتر باسمان کردووە ئەوەی کە ئەڵێ هایتیەکانی ویلایەتی ئۆهایۆ سەگ و پشیلەکانمانە خۆن ئەمانە هەمووی ئەچێتە ناو ئەو سیاقەوە کە دۆناڵد ترامپ ئەوێ ئەم مەسلەیە بەکاربێنێ بۆ بانگەشەی هەڵبژار هاریس دیار یا هارس وەکو لێرە دەڵێن کەماڵە هارس ئەو چۆن بیر دەکاتەوە بەرنامەی بۆ کۆچبەران چییە؟ یەکێک لەو ڕخنانەی کە لە هارس دەگیرێت طبعاً کە ئیدارەی نوێ دەست بەکار بوو کەمەڵە هارس جێگری جۆ بایدنە بایدن وتی زۆر باشە
تۆ خەڵکی باشووری من سنووری باشوور تەسلیمی تۆواکە لە شەشمانجی یەکەم نەیتوانی یەک سەردانیش ڕێک بخات بۆ سنوورەکانی باشوور طبعا ئەمە ڕخنەیەکی زۆر زۆری لێگرت هارس خۆی ئێمە باسمان کرد لە بەرنامەکانی پێشوو کە مناڵی کۆچبەرە و خۆشی لەم باگراوندەی خۆیدا نەبڕیوە و گوتاری دیموکراتەکان و گوتاری کەمەلا هاریسیش ئەوەی گوتارێکە کە زیاتر دەرفەت بۆ کۆچبەران بەرەخسێت و ئەوان چیڵێ ئەڵێن ئێمەش لەگەڵ ئەوە داین کە کێشەی کۆچبەری نایاسایی کۆچبەری نایاسایی چارەسەرکەین کەمە قەزیەکی زۆر گەورەیە بەرەو کێمەی گرتووە بەڵام کەسێک کە ناوێت ئەمە چارەسەر بکات کۆماریەکانن چونکە ئێمە چوینە کۆنگرێس گوتمان باشە بامە چارەسەرکەین بەیەکەوە پاڵپشتی پرۆژە یاسایەک بکەین کۆماریەکان جی ئەمەوەستانەوە ئەمەیان بەکارهێناوە کوچەکێک لە جی ئێمە کۆمەڵک شتیتیان تێکەڵکرد هارس بەگشتی دیموکراتەکان پاڵپشتی کۆچبەرانەکەن ئەیانەوێت دەرفەتی کۆچبەران بڕەخسێت و ئەیانەوێت کار ئاسانی بۆ کۆچبەران بکەن بەڵام ئەوانیش باموو شێوازێک لەگەڵ ئەوە دانی کە کۆچبەری نایاسایی بێتە نێو ئەمریکا ئەیانێت شتەکان ڕێک بخرێن و منەظەم بن کۆچبەرێک بێت ئەگەر لێ قەوماو بێت بتوانە ڕێگەی لێ قەوماوی خۆیەوە بێت یان ئەگەر کارامە بێت لەسەر ئاساسی جاوەڵا پێم خۆشە بزانم میکانیزمی کەسێک کە لێی قەوماوە ناتوانێت بە قانونی بێتە ئەمریکا چییە چۆن بێت زەحمەت پێمانە من باش بم بۆ وەڵامی ئەو پرسیارە بەس یەکشت بەڵام تایسە پێمانە باسی ئەومان کردبێ باشە بۆ ئەمریکیەکان بڕا بەم قسانەکەن بۆ بڕا بە قسەی ترامپەکەن بۆ نمونونەکەڵێ بۆ کۆچبەری هەندە پرسێکی هەستیارە و کە خەڵکەیە بڕای پێکە هەنێ جار کە تۆ خۆت لە مشکلەیەک تێ ئایا قەیرانی ئابووری بێت یاخود قەیرانی تونوتیژی بێ هەر شتێکی تر بێ بە دوای کەسێکە ئاگەڕێی لۆمەی بکەیت بکەیت دەسە هۆکارەکە ئێستا ترامپ دێت چێکە بۆ نمونە خەڵکەیە بێکارە پارەی نییە ئەڵە چێ لە کۆچبەران ئیشەکانی تۆوە بنێنە ئەموڵات ئەویشەی تۆ تەوانەمە هەر داتاکان نیشاندن زۆر هەڵێ ئەو 11 ملیۆن کۆچبەرەی نایاسایی کە باسی دەکەی بۆی قسەکە تەواو کەی دوای دەمەوێت دەکاتە نزیکەی 3% ژمارەی دانیشتوانی ئەمریکا 3% چۆن دەتوانێت زۆر کەمە اینجا ئەوانەی کە ئەوی خەڵکی ینی داتاکان نیشانە دەنەوەی شانێک ئەم کۆچبەرانە ئیکەن بە تایبەتی ئەو کۆچبەرە نایاسایانە ئەسپی پێستەکان نایکەن سپیسەکان بۆ نەوانەیان ئیشی ئیوبەرەکەن تەکسیلیا خوڕین یاخود پڵەمینی ماڵەکە چاکەکەنەوە بۆ ریشتی ماڵەکەت کەشکابێ و شتانە ئەو ئیشان ناکەن چکە بێگەم شدی کۆمنت یانی دومیش یعنی چێ زۆربەی زۆر بە شێوەیەکی گشتی بێگومانوانی کە بە نایاسایی دێنە ئەم وڵاتە بۆ شێوەیان هەموو یانوانین بێگومان یعنی لە ڕووی داتاوە هیچ هینێک نییە کە بەڕاستی دەری بخات کە کۆچبەرەکان لەوانەی لە ئەمریکا لەدایک بوون زیاتر تاوانەکەن هیچ داتایەک نییە داتا هەیە بەڕاستی پێچوانەکەی سەلمێنێ هیچ داتایەک نییە پشتڕاستی بکاتەوە کە کۆچبەران بوونەتە هۆی بێکاری لە ئەمریکا و کاری ئەمریکیەکانیان بردووە یعنی ئەمە هەمووی بە گەورە ئەکرێ بۆ ئەوەی بە ئەمریکیەکان بڵێ هۆکە ئەمە سەبەبەکەیەتی من حەل یەکەم ئەگەر بمە سەرۆکی ئەمریکا بەڵام نمونەشەی ڕووداویشەیە کە کۆچبەری نایاسایی فعلەن هاتووە تاوانی گەورەی کردووە تاوانی کوشتنی کردووە و تووشی ڕوبەڕووبوونەوەی پۆلیس بووە لە ویلایەتە جیاوازەکانی ئەمریکا ئەو نمونانە زۆر زەقەکرێتەوە لەلایەن دۆناڵد ترامپ و میدیا ڕاستڕەوەکانی وەکو فۆکس نیوز و ئەوانی کە زۆر زەقەکرێتەوە بۆ پیشاندانی خەتەر و مەترسی کۆچبەری نایاسایی بەڵام وەکو نامەوتی هەموو داتاکان دەرێخان کە بەو شێوەیە نیە زۆرێک لەوانەیە کە کۆچبەری نایاساین لە ینی میدیا خۆشمان تاوەتبارین لەوە ینی خاوەنە ئەسلەکانی خۆمان نیە بەڵام میدیا بە شێوەیەکی گشتی خاوەنە ئەسلەکانی ئەمریکا پێیان دەڵێن نیتیڤ ئەمریکەن سوانیە ئەمریکا ڕەسەنەکان هەڵوێستی ئەوان چیە لەسەر کۆچبەران لەسەر هیچ ڕێیان وەردەگیرێ باوەڕ ناکەم لە هیچ شتێکە ڕێیان وەربگیرێ لە هیچ شتێکە یەکێشکێ لە کێشەکانی ئەم وڵاتە ئەوان خۆیان خاوەنیان خاکەن بەڵام ڕایان وەرناگیرن بەڵام کابرای کۆچبەر هاریس و ترامپ ئەوانە قسە لەسەر کۆچبەر لەوانەیە لێ قەوماوترین خەڵکی ئەم وڵاتەش بن ینی هەموو داتاکان باز لەوەکەن کە لە ڕووی ئابوووریەوە دۆخیان خراپە شوێنی نیشتەجێبوونیان زۆر باش نییە هەرچەنە لەم چەند ساڵەیە دواییە هەنێک گۆڕانکاری ڕوویاوە ئێستا وەزیرێکیان هەیە لە ئیدارەی بایدن و ئەندامی کۆنگرێسی خۆیانیان هەیە وردەوردە خەریکە گۆڕانکاری بەسەرایەت بەڵام ئەوان بەڕاستی باوەڕ ناکەم لەو مەسەلانەیە هیچ ڕێیەکیان لێ وەربگیرێت لەسەر کۆچبەری نایاسایی جارێکیان لەگەڵ چەند برادێکی هارسنبێک کە خۆتان دەزان هارسنبێک شارێکی بچووکە 2 ساعت و نیو لێرە دوورە لە سەرۆک بووم تۆ سنوورداشەکەمەوە دیە
بۆ هیوادارم ببێ سەرۆک دەناڵی قسە بکەم هاریزنبرگ لە هاریسنبرگ برادێک بۆی جەڕامەوە چوو هات وەکو ڕووداوچوون قسەمان لەگەڵ کرد وتی معمەلێکی قەت هەیە لێرە ئەو معمەل قەلا ماوەیە کۆچبەری نایاسایی ئەوەی کە کارتی ئیش شتیان نەبوو پڕ وتی ڕۆژێک پۆلیس هات بەسەریدا وتی کاکە عملی هاریسنبرگ مەشهورە چیرۆکێکی کەشی هەیە بەس لێرە باسی ڕۆی مەجلیسی پۆلیس هات هەمووی دەرکرد وڵاوتی کاکەەوە کۆچبەری نایاسایی ڕۆشت و ئەبێ خەڵکی یاسایی بێت و کارتیشی هەبێت و سۆشیالسکوریت هەبێ ئیش بکات وتی معمەلی قەلەقە یەک مانگ بە ئیشمایەوە وتی دوایی خۆیان چاوپۆشیان لەوە کرد تێکاکە با کۆچبەرە نایاساکان بێنەوە دی معمەلەکە دەست بە ئیش بکاتەوە واتە ئەوەی کە دۆناڵد ترامپ ئەڵێ ئەگەر بێت ئەم کۆچبەرانە دەرەکەم طبعا ئەمە کێشەیەکی زۆر بۆ دەستی کار لە ئەمریکا دروست دەکات کە پێم وانییە ئەوەی ڕێوازیش باسی کرد بێزگە لە مەسارفەکە و کێشێکی زۆر بۆ ئابووری و دەستی کاری ئەمریکاش دروست دەکات کە ڕەنگە ئەمە تەنیا سێ بانگەشەیەکی هەڵبژاردن بێت و ترامپ خۆشی چۆن دیوارەکەی بە تەواوی پێ دروست نەکرا پێم وانییە بتوانێت ئەمەش باشە هەڵبژاردن تەواو دەبێت باوای دابنین ترامپ دەیباتەوە میدیا ئەمریکی تۆ لەگەڵ نیویۆرک تایمسی شت کردووە لێرە لە میدیا خوێندوتە چۆن مامەڵە لەگەڵەوە مەسلەیە دەکەن ترامپ هەان دەدەن دەڵەن وعددا بوو 11 ملیۆن دیپۆرتکەوە بۆ دیپۆرتی ناکەیەوە یان تێ دەگەێنن کە منطقی نییە و مەیکە ئیشەکە ینی گومانم لەوە نیە کە میدیا ئەمریکی بەردەوامە بێت لە راپۆرتکردن لەسەر و بەڵێنانەی کە سەرۆگەی دات کە کۆک و کاندی دەیدات بیرتە ینی هەمیشە دوای 100 ڕۆژ دوای ئەوەی بۆ سوەرەگریاڵە 100 ڕۆژی یەکەم ئەم بەڵێنانەی تا چۆن جێبەجێ کردووە بەڵام ڕاستیەک بڵێن ینی ئەڵە قسێکی خێرش بۆ ترامپکەین ینی ترامێکێکە لەوانەیە کە بەڵێنەکانی ناشکێنێت ینی زۆربەی جێبەجێگە هەنێکی کە پێی ناکرێشکێنێ بەڵام کە بوو بە سەرۆک زۆر شتی لەوانەی کرد کە بەڵێنی دابوو هەوڵی دا بۆ سنوور تونتر بکاتەوە دیوارەکەی پێ نەکرا ئاخر پێ نەکرا بەڵام دەستشی پێکرد وهی تەواو نەکرا و بەڕاستی خەڵکی زۆریشی و ڕێگەشی گردەوەی کە سەداتەکانی شارێدەن لە سەدەی بایدنا زۆر زیاتر کۆچ بەراتوەتە ئێرەوە و بۆ نمونە لە کلایمەت لە ئێران دیل کشایەوە ڕێکەوتنامەی ئێران چەکی ئەتۆمی لە ڕێکەوتنامەی ژینگەشکە کشاوی پاریس پەیوەندیەکە بازرگانەکانی لەگەڵ چین دووبارە پێراسە کردەوە و تاکسی زیاتر هەموو بەڵانانی دابوو نامۆ کە قسەکەی قسەم بۆ دێت فەرو بەڵام لەو دوسێ ڕۆژە ترامپ قسەی کردووە وتی کاکە من پێم ئەڵێن دیکتاتۆر و شتیوە بەس یەک ڕۆژ دیکتاتۆرە کە ڕۆشتن کۆشتیان کۆمەڵێک بڕیارەدا ئیدی کۆمەڵێک بڕیارە دەم لەسەر دەرکردنی کۆزوەر و شتیوە من دیکتاتۆرە من باقی دیکە ئەمەوە کەسێکی ئاسایی فەرموو ئەجا بەس شتێکی ترشی وتووە ترامپ ئەڵێ بەسەم جارە دەنگمەێتە خەمتان نەبێ جایتە پێویستمە دەنگدانیەوە هەرێک کەس وا لێکیانەوەەوە کە ئیتر ئەمە کۆتایی دیموکراسیە لە ئەمریکا کە ترامپ بێتە سەرۆک ئیتر بێتە سەرۆکێک یا تاتایی وەکو ئایەتوڵا خامنەی ئەمە بەسەوەیە کە هاوکێشەکان ڕاست دەکاتەوە ئیتر ئەوش سەرۆک نامێنێ دەکرێت سەرۆکێکی دیکە بێت بەڵام ئەمریکا پێشکەوێت بە ترامپ دموکراسی ئەمریکی تێک ناچێ و ناگۆدرێت پێشتریش باسمان کردووە سبەی باسی چی بکەین سبەینێ دوایین گرنگە باسی دیکتاتۆرمان گروە بە باسی دەسەڵاتەکانی سەرۆک بکەین زۆر باش سەرۆک تا چەند دەسەڵاتەیە زۆر باش